محەممەد قادری تەمەەن 20 ساڵ خەڵکی ئەم گوندە بوو قادراوە کە سەر بە پارێزگای سلێمانیە. نزیکەی مانگێک پێش ئێستا ئێرەی بۆ ئەوروپا جێهێشت. دوای جار بنەماڵەکەی هەواڵیان زانی 23 مانگە بوو کاتێک گوتی دەیەوێت لە فەڕەنساوە بەنۆکەندی ئینگلیزدا بۆ بەریتانیا بپەڕێتەوە. ڕۆژی دواتر بەلەمێک لەو نۆکەندەدا نقم بوو و بووە هۆی گیان لەدەستدانی لانی کەم 27 کەس و ئێستا چارەنووسی محەممەد قادر نادیارە. چونکی تەوەکو تەماشا دەکرد لە وڵاتەی هەر گەنجە و ملی هەندەرانی دەگرت و دەڕۆی و چونکی مەعەشەتی ژیانی نییە و داهاتووی خۆی پێ نازانێت داهاتوەکەی بەرەو کوێ دەچی نازانی پێش بە چه بەستێ. چەند خانەوادەیەکی کورد نزیکەی هەفتەیەکە هیچ هەواڵێکی ڕۆڵەکانیان نەبیستوە و دەترسن لە نێو ئەو بەلەمەدا بووبن کە سەرنشینەکانی خنکان هێشتا ناسنامەی تەواوی قوربانیەکان ئاشکرا نەکراون. باوکی محەممەد لە مۆبایلەکەیەوە دوای نوێنەی کوڕەکەی پیشانداین کە لە فڕۆکەخانە لە کوردستان گرتبووی. لە ئیتالیاوە قاچاقچێکمان بۆ گرت بە 150 یۆرۆ بۆ شارێکی کە لەوێشەوە بە تەکسی ڕۆیشت و نازانم چەندێکیان داوە 50 یۆرۆیان داوە 50 دۆلاریان داوە بۆ حدودەکەی. ڕۆژی یەکشەمە وەزیری کۆچبەرانی فەڕەنسا و بەلجیکا و ئەڵمانیا و هۆڵەندا لە شاری کالاس کۆبوونەوە بۆ بەهێزکردنی هەوڵەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی بە قاچاغبردنی مرۆڤ. فەڕەنسا دەڵێت یەکێتی ئەوروپا لە یەکی 12ەوە فڕۆکە لەسەر کەنداوی ئینگلیز بەکاردەهێنێت بۆ وەستاندنی کۆچکردن لەو ڕێگە مەترسیدارەوە.